سڵاوتان لێبێت ئەوڕۆ لەگەڵ ئەو مناڵە چاوگەشانە کاکە پەنا کاکە مەم کاکە ڕۆژ اینجا لەگە کاکە مەندۆی هاتوونە ئێرە لە ماڵی مەلای گەورەی کوێ دەمەوێت ماڵی مەلای گەورەی کوێیان پێ بناسێنم پەروەردەکردنی منداڵەکان ئەرچی گەورەکانە بۆ ئەوەی مێژووی ئەو شارەیان پێ بناسێنرێن واگلەی یەک لە وەزارەتی تەربیەش کە تاکو ئێستا نەیتوانیوە ناوی کەسایەتیە ناودارەکانی کورد بخاتە ناو کتێبی مێژووە و بۆی بخوێندرن بۆی هەمومان لێ شارەزابی و دەکرێت مامۆستایان لە قوتابخانەکان لە مێژوودا زۆر جان دێک بابەتی لابەلا هەیە وەلاوی بنێن بۆ ئەوەی هەر شارە و هەر شوێنە و کەسایەتی و کەسە ناودارەکانی شارەکانی خۆیانی پێ بناسن یەکێ لەوانە کە مەلای گەورەی کۆیە کەسایەتێکی دیاری ئاینی کوردستان و کەسایەتێک دەکرێت بڕێن لەسەر ئاستی نێودەوڵەتیش کەسێکی دیارە بەڵام حەیف کە کووردە و نەیان ناساندووە و نەمان ناسیوە بۆ خۆشمە بۆ ئەمڕۆ منداڵانم هێنا بۆی پێیان بناسێم کە مەلای گەورە چ زاتێکی گەورە و میهرەبان بوو لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوەش.